لە چوارچەوەی پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ لە نێو چاکسازیەکانی هەرێمی کوردستان سەنتەری شیانەوەی ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان بۆ سزا دراون کراوەتەوە. بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمیش ئاماژە بۆ دەکات یەک لەسەر پێنجی سزادراوانی چاکسازیەکان ئاڵوودەوی مادە هۆشبەرەکانن کە لە نێویاندا ژن و منداڵیش هەن. لە ڕێگەی کردنەوەی ئەم سەنتەرانە هەوڵی شیانەوە و چارەسەرکردنیان دەدرێت. کۆی سزادراوانی هەرێمی کوردستان 5742 کەسن کە سزادراون، لەوانە 1491 کەسیان بە مادەی هۆشبەر واتە یەک لەسەر پێنجی سزادراوانی هەرێمی کوردستان مادەی هۆشبەرەوە داخەوە و ڕێژەکە لە بەرزبوونەوەی بەردەوام بەرزێبێتەوە. ئەو شەش سەنتەرە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان لە چاکسازیەکان کارمان لەسەر کردووە و ئەو کەسانی کە بۆ کەسانی کە ئارودەبوون و هاتوونەتە ناو چاکسازیەکان سزادراون لەلایەن توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی و پزیشکی دەرونیەوە سەرپەرشتیەکرێن و ئەو سەنتەرانە ستافی تایبەتی بەخۆی هەیە. توێژەرێکی دەرونیە لە سەنتەری شیانەوەی نێو چاکسازی ژنان و نەوجەوانانی هەولێر باز لە گرنگجیکردنەوەی ئەو سەنتەرانە دەکات و دەڵێت پێشووتر چاکسازیەکان تەنیا شوێنی هێشتنەوەی سزادراوان بوو، بەڵام ئێستا ئاڵوودەبووان چارەسەری پێویستی دەرونی وەردەگرن تاکو لە داهاتووداوە کەسێکی ئاسایی بێنەوە ناو کۆمەلگا. گرنگەکەی لەوەدایە جاران کەسێک ئەگەر دەستگیر کرا بە تەنها دادەنرا، بەڵام ئێستاکە لەو سەنتەرانە هەمویان چارەسەر وەردەگرن، کۆمەڵێک چارەسەر وەردەگرن کەوا دەکاتن ئەو کەسانە دوور بکەونەوە لەو مادە هۆشبەرەوە هەوڵدان جارێشتر پەنانە بەرەوە بەر مادەی هۆشبەر، چکە بەڕاستی ئەوانە ئێمە وەکو قوربانی سەیریان دەکەین دێنە ناو چاکسازی، یعنی ژینگەیەکی لەباریان لە بۆ بگونجێنی وا بکەین کە ئەو کەسانەکە دەستنە دەرەوە جارێشتر پەنانە بەرەوە بەر مادەی هۆشبەر، بەڵێ کەسێکی ئاسایی دەرچنی و چۆن ئەوە ئێمە کەسێکی نەخۆش وەردەگرین لە کۆمەلگا بە شێوەیەکی تەندروست پێشکەش کۆمەلگای دەکەینەوە بۆ ئەوی بتوان لە دەرەوە درێژە بە ژیانی خۆیان بدەن. بە گوێرەی ئامارەکان ساڵانە لە عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان ڕوو لە هەڵکشان دەکات. کۆی گشتی سزادراوانی مادە هۆشبەرەکان لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان 1491 کەسە کە 799 سزادراو بەکارهێنەر و 692 سزادراویش بازرگانی مادە هۆشبەرەکانە. گەیلان سابر، کورسات نیوز، هەولێر.